بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ با یارمەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون کە دەخوازین سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لە تەورێکی بەرنامەکەی ئەمڕۆژماندا باز لەو دەرەنجامە خراپانە دەکەین کە موسڵمانێک لا دەدات لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کولتوری کوردی خۆک دەبین لێسادا چەندین کولتوری بیانی تێکەڵ بە کولتوری کوردی کراوە بزانین ئەو دەرەنجامە خراپانە چین کە بوونەتە ماوەی ئەوەی کە تاکەکانی کۆمەلگا لەیەک دوورکەونەوە یاخود هاتنی ئەو کولتورە جیاوازانە بۆ هەرێمی کوردستان بۆ نێو تێکەڵبوونی لەگەڵ کولتوری کوردیداوە هەروەها دوورکەوتنەوە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند کاریگەری خراپی کردووە سەر موسڵمانان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و کاروباری ڕۆژانەمە. و لە تەوەرەی دومی بەرنامەکەشماندا باز لە حوتەمین ساڵیادی شەیدکردنی بڕیار کە لە ساڵی 2014 ڕۆژێکی و کۆمڕۆدا لە قەزای سەی سادق شەهید کرا کە کۆمەڵی گەنج هاتبوونەوە سەر شەقام بۆ داواکاری مافەکانیان و هەروەها خزمەتگوزاری شارەکەیان بەڵام بەداخەوە یەکێک لەو شەیدانە شەید بڕیار بووە لەگەڵ چەندین کەسی دیکە لەو ڕۆژەدا بریندار و زانین داواکاریەکانیان چێ هەروە بزانین کەیسی شەید بڕیار بەکوێ گەیشتووە ئایا بکوژەکانی دەستگیر کراون و لە ئێستاشدا داواکاری دانیشتوانی سەی سادق چییە لەو قەزایەدا. و دەست پێک بۆ کەمیشە دەچینە لای بڕگەی کەشوهەوا بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەر داهاتوە پێکەوە بینەری دەبێت.
بەڵێزان زانیاریەکمان هەیە کە باز لە جیاوازی یاسا لە وڵاتاندا دەکات پێکەوەبینەری ئەو زانیاریە دەبین. چەند یاسایەکی سیر و سەمەرە لە چەند وڵاتێکی جیهان. هەندێک لە وڵاتانی جیهان کۆمەڵێک یاسای سیر و سەمەرەیان هەیە کە تایبەتە بە خۆیان و لە هیچ وڵاتێکی تردا نییە. لەوانە یەکەم نەمسا. لە نەمسا خواردنی ئایسکرێم لە بەردەمی بانکەکاندا قەدەغە کراوە. دووەم یۆنان. لە پێکردنی پێڵاوی بنبەرز قەدەغە کراوە لەو شوێنانەدا کە ئاسەواری کۆنن بۆ ئەوەی زیانت پێ نەگات. سێەم ئێرلەندا. پیسکردنی زەوی کەسێکی تر قەدەغە کراوە و هەروەها نابێت مەی لە بەردەم مانگا یاخود لە نزیکیەوە بخورێتەوە. چوارەم فەڕەنسا. ڕێگە نادرێت بە دوو ئامۆزا هاوسەرگیری بکەن بە مەرجێک دەبێت داوا لە سەرۆکی وڵات بکرێت و ئەویش بە تایبەتی ڕێگەیان پێبدات و ئیمزا لەسەر هاوسەرگیریەکان بکات، دوای ئەوەش هاوسەرگیریەکان لە ڕۆژنامەکاندا بڵاو دەکرێتەوە. پێنجەم کەنەدا. نابێت برین لە بەرچاوی منداڵدا پاک بکرێتەوە. شەشەم ئیتاڵیا. دەستخستنە ناو گیرفانی پیاوێکی ترەوە قەدەغە کراوە. حەوتەم سنگافورە. فرۆشتن و جوینی بنێشت قەدەغە کراوە. هەشتەم چین. هەر خێزانێک لە منداڵێک زیاتریان ببێت ئەوا دەخرێتە بەندینخانەوە یان بە بڕێک پارە سزا دەدرێت. نۆیەم تایلەند. چوونە دەرەوە بەبێ لە بەرکردنی جلی ژێرەوە قەدەغە کراوە. دەیەم ئەڵمانیا. تێکردنی بەنزین لەسەر ڕێگای خێرا قەدەغە کراوە. یانزە ئەمریکا. لە شاری کلیفلاند سەربای ویلایەتی ئۆهایۆ یاسا ڕێگە بۆ نادات سەربەخۆ مشک بکوژیت، بەڵکو دەبێت ڕێگە پێدراو بێت یان ئیجازەی تایبەت بە مشک کوشتنت هەبێت. دوانزە رووسیا. لە شاری مۆسکۆ لێخوڕینی سیارەی پیس قەدەغە کراوە، سزاکەی $100. دەبێت هەمیشە سیارەکەت پاک بێت و بە پاکی لێی بخڕیت. سیانزە بەنگلادێش. منداڵ لە تەمەنی 15 ساڵیەوە زیندانی دەکرێت ئەگەر قۆپی بکات لە تاقیکردنەوەکاندا. ڕازان لە چاوەڕێکی بەرنامەکەماندا باز لە دەرەنجامە خراپەکانی لادان لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و دابوونەریتی کولتوری کوردی دەکەیم. زانین ئەو دەرەنجامە خراپانە چین کە لە ئەنجامی لادان لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و دروست دەبن. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمی زۆر بەڕێز مامۆستا ناسیە مستەفا زانای ئاینی. مامۆستا سڵای خوا لێبێ، زۆر سپاس بۆم دەرفەتە. سڵای خوا لە جەنابتان و لە هەموو بینەران و ویسەران. زۆر باش. مامۆستا ئەو دەرەنجامە خراپانە چین کە تاکێکی موسڵمان لا دەدا لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و کولتوری کوردی و وەک دەزانین لە ئێستادا دەبینی زۆرێک لە کولتوری بیانی تێکەڵ بە کولتوری کوردی کراوە، کاریگەریکی خراپی هەبووە لەسەر کۆمەڵگای کوردی بە شێوازێکی گشتی. پێشەکی سڵای خۆی پەروەردگار لە هەموو لایەکتان و لە هەموو ئەوانی کەوا بیسەر و بینەری ئێوەی بەڕێز و خۆشەویستن. زۆر سپاس. پرسیارەکە دووبارە کەیتەوە بێزەحمەت. مامۆستا باسم لەوە کرد کە ئەو دەرەنجامە خراپانە چین کە تاکێکی موسڵمان لا دەدات لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها بنەماکانی کولتوری کوردی، وەک دەبینین تێکەڵبوونی بنەما کولتوری بیانیەکان زۆر تێکەڵ بە بنەمای کولتوری کوردی کراوە. ئەو دەرەنجامە خراپانە چین کە لە ئێستادا لە ڕووی لە کۆمەڵگای کوردی کردو بە شێوازێکی گشتی. گومانی تێدا نییەکەوە ئێمە کە موسڵمانین ئەبێ ئاینی پیرۆزی ئیسلام هەر فڕمانێکە خود هەر بڕیارێک بەسەر ئێمەدا ئادا ئەبێ جێبەجێ بکەین. لەگەڵ ئەوەدا کەوا ئێمە وابەستەی ئاینی پیرۆزی ئیسلامین وابەستەی ئاینی پیرۆزی ئیسلامین ئەبێ هەر فرمانێکمان بەسەردا ئەکرێ بێ جێبەجێ بکەین. گومانی تێدا نییە کەوا کۆمەڵێک زەرەر و زیانی لێدایە هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەت. زەرەر و زیانەکانی دنیا ئەوەتانی کەوا شیراسەی خێزان تێک ئەدا و هەروەها دەبێتە باعیسی خراپە و تاوانکردن و بڵاوبوونەوەی تاوان لە ناو وڵاتەکەماندا. و جگە لەوە کەوا چەندین کێشە و گرفتی خێزانیش ڕوو ئەدا و لە قیامەتیشدا
بە هەمان شێوە بەرپرسیار ئەبین و لێپرسینەوەمان لێ ئەکرێ بەرامبەر بەو خراپانی کەوا ئەنجامە دەدرێت. زۆر باشە مامۆستا، بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام چین کە گرنگە تاکێکی موسڵمان پەیوەست بە پێوەی تاوەکو کۆمەلگایەکی سەقامگی دروست ببێت؟ قوربان بنەماکان گەلێک زۆرن، بەڵام ئەوەی کەوان زۆر گرنگ بێ ئەمە وابەستەی قورئان و سونەتی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. ئەگەر وابەستەی قورئان و سونەتی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم بەگشتی ژیانمان خۆش ئەبێ هەم لە دنیا و هەم لە قیامەتیشدا ئینشاء الله. بەڵام بە پێشەوانەوە ئەگەر ئێمە وابەستەی قورئان و سونەتی پێغەمبەری خوا نەبین صلی الله عليه وسلم، ئەوان لە دنیادا چەندین کێشە و گرفتی خێزانی ڕوومان تێ ئەکان و لە قیامەتیشدا بە هەمان شێوە عەزاب و سزای خوای پەروەردگار ئامادە ئەکرێت بۆ ئەوانەی کەوا سەرپێشی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم. زۆر باش مامۆستا، تێکەڵبوونی کولتوری بیانی بە تێکەڵبوونی کولتوری کوردی، وەک دەزانین کولتوری کوردی لە ڕابردوودا کولتورێکی بە شێوازێکی گشتی زۆرینەی پێوەست بۆ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام، لە ئێستادا تێکەڵبوونی ئەو جۆرە کولتورانە تا چەند دەبێتەوەی کە تاکێکی موسڵمان یاخی بێت لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام؟ وەڵا قوربان گومانی تێدا نییە کەوا دەستور و یاخود بڵێن دابوو نەریتەکانی بیانی هەر لە دابوو نەریتی مەسیحی بێ یاخود جوولەکە بێ ڕەنگێکی زۆری داوەتەوە لە ناو ئێمەی میلەتی کووردا. مع الأسف لە جیاتی ئەوەی کەوا زیاتر وابەستەی قورئان و سونەتی پێغەمبەری خوا بین، بەڵام هاتوین ئەو کولتورانەی بیانی ئێمە ئەوانە زیندوو ئەکەینەوە. بەڕاستی ئەمەش کاریگەریکی خراپی ئەبێ لەسەر تاکێکین ئەم کۆمەلگایە. زۆر باشە مامۆستا، لە ئێستادا ئەو جۆرە کولتورانە بوونەتە هۆی کە خزمایەتی کۆمەڵایەتی بۆ نەکۆمەڵایەتیان ڕوو لە کاڵبوونەوە بکەن. ئەمەش پێت وایە کە کاریگەری کردو لەسەر ئەو بابەتانە؟ قوربان گومانی تێدا نییە، گومانی تێدا نییەکەوە کاریگەرێکی تایبەتی خۆی هەیە. ئەوەتانی کەوا دەبینین گەنجەکان ئێمە هەم لە ئافرەتان یاخود هەم لە کوڕان دەبینین ئەوەی کەوا لە ئەوروپا و لە ئەمریکا و لە باقی مندەی وڵاتە بیانی و کافرەکان کەوا تەقالید و عرف و عادەتەکانی ئەوان بۆ ئێمە زیندوو ئەکەنەوە لە باتی ئەوەی کەوا ئێمە هەر کارێکەوە ئاینی پیرۆزی ئیسلام فەرمانمان پێکا و بە چاکی دانیە ئێمە دەستی تۆ بگرین، بەڵام هاتوین هەموو تەقالیدەکانی ئەوان زیندوو ئەکەین. ئەم تەقالیدانی ئەوانش کەوا ئێمە زیندوو ئەکەینەوە واللهی زەرەر و زیانێکی زۆر گەورەی ئەبێ بۆ هەموو لایەکمان. بەڵام ئومێدەوارم کەوا گەنجەکانی ئێمە بگەڕێنەوە بۆ بەرنامەی خوا، بگەڕێنەوە بۆ بەرنامەی ئیسلام. زۆر باشە مامۆستا، پێت وانیە کولتوری بیانی زیاتر لە ڕێگەی میدیاوە هاتوۆتە نێو کولتوری کوردیەوە وای لە تاکەکان کردووە کە زیاتر دوورکەونەوە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. پێت وایە میدیا بە شێوازێکی گشتی سۆشیال میدیاکان چ ڕۆڵێکی یان هەیە لەوەی کە کولتوری کوردی بەرەو کاڵبوونەوە برن یاخود لە لادان لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام؟ قوربان بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بڵێن یاخود ئەو کولتورانی کەوا لە ئەوروپاوە هاتوون بۆ ئێمە ئیلا لەکوێوە هاتوون؟ لەو ڕێگەوە هاتوون کەوا سۆسیال میدیاکانی خۆمان گومانی تێدانێ کەناڵەکانی خۆمان زۆر کاریگەریان هەیە، تەئسیریان هەیە لە بڵاوکردنەوەی کولتورەکە بیانیەکان و هەروەها جگە لە ئەنتەرنێتیش خۆی بۆ خۆی هۆکارێکی تری ئەوەتانێکەوە ئێمە زیاتر ئەو کولتورانی خۆمان کەوا کولتوری ئیسلامە یاخود کولتوری کوردەواری خۆمانە لە ناوماندا کاڵ ببێتەوە. مامۆستا، پەیوەستبوون بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چ کاریگەریەکی ئەرێنی باشی هەیە بۆ کۆمەلگا بۆ تاکی موسڵمان، واتە تا چەند گرنگە کە موسڵمان پایوەست بێت بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە؟ ئەگەر ئێمە دەست بگرین بە ئاینی پیرۆزی ئیسلام یاخود ئەو فەرمانی کەوا خوا پێغەمبەری خوا فەرمانمان پێکەن یا ئەو کولتورەی کەوا ئاینی پیرۆزی ئیسلام هێناویتی بە ئێمە ئەگەر دەستیان پێوە بگرین ئەوە گومانی تێدانی هەم خۆشبەختی لە ڕووی تاکەوە و هەروەها لە ڕووی خێزانەوە و هەروەها بەگشتی کۆمەلگاکەمان ناوچەکەمان وڵاتەکەمان هەر هەمووی بەختەوەر ئەبێ. بەڵام بە پێشەوانەوە ئەگەر دەستی پێوە نەگرین وەکەوە زۆرێک لە گەنجەکانی ئێمە هەیەکەوە دەستی پێوە ناگرێت یاخود بەرەڵای کردووە، ئەگەر دەستی پێوە نەگرین بە پێشەوانەوە بێن ئەوە بەخوا کارەساتی خراپ ڕوەدا لە ناو وڵاتەکەماندا. ومێدەوارم کەوا گەنجەکانی ئێمە بگەڕێنەوە بۆ بەرنامەی خوا، بگەڕێنەوە بۆ شەریعەتی پیرۆزی ئیسلام تاوەکو ئێمە بتوانین لە دنیادا بەختەوەر بین و لە قیامەتیدا بە هەمان شێوە هەر بەختەوەر بین.
ماوەستا پێ دوایە لە ئێستادا گەنجان یاخود موسڵمانان بە شێوازەی گشتی دوورکەوتنەوە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوازەی گشتی بۆ چه هۆکارێک دەگەڕێنیتەوە بۆ نمونە گەنجێک دەبینی لە ماڵە گۆڕایاڵی خێزانەکەی نیە یاخود دوور دەکەوێتەوە لەو بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام هۆکاری گشتیەکان بۆ چی دەگەڕێنیتەوە؟ وەڵا یەکێک لە هۆکارەکان گومانی تێدا نییەکەوە ئیشائی فاحیشەیە واتە بڵاوبوونەوەی فەسادی و خراپەکاری بەتایبەتتریش بڵێن فەیسبوک یاخود ئەنتەرنێت ئەمەش گەورەترین هۆکارێکە بۆ ئەوەی کەوا هۆکارێکی ترە و بە هەمان شێوە دەرکەوتنی عەرق خواردنەوە یاخود مۆسیقا و ئالەتی مۆسیقا هەموو ئەمانە هۆکارن و لەگەڵ ئەوەدا ئەو حەفەلات و ئاهەنگ و بۆنانی کەوا لە ناو وڵاتەکەماندا دەگێڕێ بە هەمان شێوە ئەمەش خۆی بۆ خۆی هۆکارێکی کەین لە باتی ئەوەی کەوا ئێمەشتی جوان پێشکەشی وڵاتەکەمان بکەین یاخود حکوومەتی ئێمە هەستێ بەوەی کەوا هەر کارێکەوە باشە لە بۆ میلەتەکەمان ئەنجامی بدەین بەڵام بە پێشەوانەوە کاتێکەوە دەبینین ئاهەنگێک یاخود بۆنەیەکی بیانی هەیە ئەوەنە برەوی پێئەدرێ کەناڵەکان ئەوەندە کەناڵەکان باسی جژنە بیانیەکان نەکەن یاخود یاد و بۆنە بیانیەکان نەکەن ئەوەندە باسی جژنی قوربان و جژنی ڕەمەزان ناکەن بۆ ئێمە موسڵمان ئەمەش خۆی بۆ خۆی گەورەترین کارەساتە لەوەی کەوا ڕوئەدا لە ناو ئێمە ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە پێ دوایە کە ئەو میدیانە دەیانوێت کە وا خۆیان پیشان بدەن کە کوردستانیش هاوشێ وڵاتانی دەرەوە پێیوەستە بۆ دابنەریتە جیهانیانەوەی کە ڕوودەدات؟ وەڵا قوربان ئەگەر وابەستە ژیانیەکان کە وابەستەی ژیانی بڵێن یاخۆت بڵێن ئەو هۆکارانی کەوا هی بڵێن دەرەوەی و تێکەڵاوی ناوی ئێمە بووە بەڕاستی کەناڵەکانی کاریگەریکی خۆی زۆریان هەیە کە کاریگەریان هەیە لەگەڵ ئەوەدا بەڕاستی نەبوایە بەو شێوازە بن. ماوەستا بۆ نمونە یەکێک لەو کولتورانەی کە ئێستا چەند ساڵێکی زۆرە لە هەرێمی کوردستاندا ڕەنگی داوەتەوە ئەوەیە کە ئاهەنگگێڕان لە سەری ساڵدا پێ دوایە کە ئەمە لەگەڵ بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا دەگونجێت و هەروەها لەگەڵ کۆمەڵگای کوردیدا دێتەوە؟ وەڵا قوربان گومانی تێدا نییەکەوە لەگەڵ شەریعەتی پیرۆزی ئیسلامدا یەک ناگرێتەوە ئەمە یەکەم. دوو هەمیش ئەو کەسانی کەوا دەچن بۆ ئەو جژنانە بەڕاستی ئەو جژنانە جژنی مسلمان نییە ئێمە وەکو مسلمان تەنها دوو جژنمان هەیە جژنی ڕەمەزانمان هەیە لەگەڵ جژنی قورباندا هۆکارێک لە هۆکارەکانەوە تانێکەوە خەڵکەکە بیئاگایە لە بەرنامەی خوا خەڵکەکان دوور کەوتوتەوە لە سنوور و یاساکانی خۆی پەروەردگار هەر کارێکەوە چۆن ئەڵێ بیانیەکان پێیان خۆش بێ ئێمە ئەنجامی ئەدێن و ئازانی بەمە پێش ئەکەوین یاخود و ئازانی کەوا بەمە غەرب ئێمەی خۆش ئەوێن تاوەکو چۆن ئەڵێ مافەکانمان حەقەکانمان بۆ دەسەبەر بێت بەڵام بە پێشەوانەوە هەتا دوورکەوین لە بەرنامەی خۆی پەروەردگار و ماڵێکەوە خۆمان لە کەسەکانی کە یاخود لە وڵاتەکانی کە نزیک بکەینەوە بەڕاستی زیاتر دوور ئەکەوینەوە بێلێک هۆکارەیە بۆ ئەوەی کەوا ئەم فەسادی و خراپەکاریە لە ناو وڵاتی ئێمەدا بەڵاو بووەتەوە کاتێکەوە گەنجێکی ئێمە دەچێت بۆ بۆنەیەک بۆ یادێک بەڕاستی ئەو بۆنەکەوە بۆنەی سەری ساڵ بێن یاخود هەر جژنێکی کە بێت لە جژنەکانی ئایا خۆی بێ یاخود هی دەرەکی بێن کە مادەم شەریعەتی پیرۆزی ئیسلام پێی ڕازی نەبێ یاخود کۆمەڵشتێک ئەنجام بدرێت لەوێدا کەوا حرام و قەدەغەکراو بێن بەڕاستی شەریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگەی پێ نادا و حرامە و نابێ گەنجەکانی ئێمە ئەو جۆرە کاران یاخود ئەو جۆرە بۆنانە سیندوو بکەنەوە بەڵکو پێویستە لەسەرمان کەوا هەر یادێک هەر بۆنەیەک کە هی کافرەکانە ئێمە بین لەم لاوە کۆمەڵی بۆنەی جوانتر پێشکەش بکەین تاوەکو گەنجەکانی ئێمە لە کشان یاخود لە کوڕان دوور بکەونەوە لەو بۆنانە لە یەکێک لە وڵاتەکان دەبینین کەوا ساڵەکانی ڕابردوو بۆنەیەک ئەکراکەوە بۆنەی سەری ساڵە بەڵام لەو وڵاتەدا هاتن کارێکی جوانیان کرد بەوەی کەوا هانی گەنجەکانیاندا ئەی گەنجینە وەرن لە ژیاتیەوەی کەوا دەچن بۆ هەڵپەرکێ و شایکردن لە بۆ یادی سەری ساڵ ئێوە وەرن حەفەلەی قورئانی بۆ ئێوە ئەکەینەوە ئێوە وەرن ئەم شۆ تا بەیانی بە عیبادەت و خواناسی و شەو نوێژ ئەنجام بدەن لە بۆسنە هەرسک بڵێن لەو وڵاتان هات 3000 گەنجیان کۆ کردەوە لە یادی سەری ساڵە لە ژیاتیەوەی کەوا چەقەنە و شایی و شایی بکەن بەڵام هاتن ئەوان 3000 گەنجیان کۆ کردەوە دەستیان کرد بە قورئان خوێندن پێویستە لەسەر بەتایبەت لەسەر ئەوان حیزبە ئیسلامیەکان ئەوانەی کەوا خۆیان بە ئیسلام دەزان و ڕێبازێکیان گرتووەتە بەرکەوە دەڵێن شوێن کەوتەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لە ژیاتی یادی سەری ساڵدا کە حیزبە عەلمانیەکان دەیگێڕن
ئەوان وەرن کۆمەڵە یادێکی جوان بکەن ئەو لە بۆ گەنجەکانمانی تر ئایا ئەو یادی قورئان بێ یاخود هەر یادێکی کە بێن کەوا شریعەتی پیرۆزی ئیسلام پێ رازی بێت. زۆر باش مامۆستا با لە خێزانەوە دەست پێ بکەین. لێرەدا خێزان چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە گەنجەکە یاخود ئەو تاکەی کە لە ماڵەوەیەتی یاخود ئەو منداڵی کە هەیەی هۆشیارێکی وای پێ ببەخشێت کە ئەم جۆرە بابەتانە لەگەڵ کولتوری کوردیدا ناگونجێت، لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامدا ناگونجێت، تێکەڵاوبوون و چونە نێو ئاهەنگی سەری ساڵەوە دەبێتە مایەوەی کە گوناهبار ببین یاخود دوورکەوتنەوەی لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند گرنگە لێرەدا خێزان ڕۆڵی خۆی ببینێت. زۆر زۆر گرنگەکەوا خێزان ڕۆڵی خۆی ببینێ بۆ بەتایبەت بەرپرسیاری یەکەم دایکانە، بەرپرسیانی یەکەم باوکانە. ئەبێ دایکان و باوکان ئاگاداری کچەکانیان بن، ئاگاداری کوڕەکانیان بن. هەر بۆنەیەک نەکرێتەوە کاتێکەوە دەکرێتەوە گەنجەکانی کچەکانیان یاخود کوڕەکانیان بڕۆن بۆ ئەو یاد و بۆنەیە. واللهی لە ڕۆژی قیامەتە بەرپرسیار دەبن، خوای پەروەردگار پرسیاریان لێ ئەکا. یادێک یاخود بۆنەیەکەوە خۆ پیاغەمبەری خوا پێی ناڕازیە، تێکەڵاوی ڕوئەدا، کاری حرام ڕوئەدا، عەرەق خواردن تێدا ڕوئەدا، خەشم و غەزەب و قینی خوای پەروەردگار لەوێدا ڕوئەدان. کاتێکەوە کچەکان دەچن بۆ ئەوێ یاخود کوڕەکانیان دەچن بۆ ئەوێن، باشە ئەم دایک و باوکە لە ڕۆژی قیامەتە پرسیاریان لێ ناکرێن، گومانی تێدا نییەکەوە خوای پەروەردگار پرسیاریان لێەکان. دەبێت دایکان و باوکان منداڵەکانی خۆیان کۆنتڕۆڵ بکەن، بەتایبەت هەر لە منداڵیەوە دەستیان بەسەردا بگرن، نێڵن کەوا یاخی ببن، کارگەلی ئەنجام بدەن کەوا خوا پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی ناڕازی بن، یاخود بڕۆن بۆ شوێنێ کەوا شوێنی خەشم و قین و غەزەبی خوای پەروەردگار بێت. بەڕاستی ئەمە کارێکە کەوا نەشیا و شریعەتی پیرۆزی ئیسلام حرامی کردووە و هەروەها کەمادەم حرامی کردووە دەبێت دایکان و باوکانیش چاویان لەوە بێکەوە لە ڕۆژی قیامەتدا ئاگاداری خۆیان پرسیاریان لێ ئەکرێ. زۆر باش مامۆستامە و خێزان لە ناو ماڵەکاندا، بەڵام لە دەروی ماڵەکاندا ئەوەی کە گرنگ بێ مامۆستایانی ئاینین، مامۆستایانی ئاینی دەبێت لەوێدا چ ڕۆڵێک بگێڕن و خەڵک وشیار بکەنەوە لەوەی کە دوورکەوتنەوە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کولتورە جوانەکەی کوردی دەبێتە مای زەرەر بۆ تەواوی کۆمەڵگا. پێویستە لەسەر هەمومان وەک مامۆستای ئاینی بین، ئایا دکتۆر بین، هەر کەسێک بەپێی توانای خۆی. بەنی ئیسرائیل لە کاتێکدا کەوا خوای پەروەردگار خەشم و قینی خۆی نارد بە سەریان، کاتێکەوە غەزەبی لێگەتن، کاتێکەوە عەزابی خۆی نارد بە سەریان، هۆکارەکەیەوە بووکەوە فرمانیان ناکرد بە چاکە و بەرگریان ناکرد لە خراپە. بەڵام پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوای پەروەردگار بۆ ئێمە ڕەوانە کردو، خوای پەروەردگار لەبارەیەوە دەفەرمێ كنتم خەیڕ ئومەتی ئوخریجەت للناس، ئێوە باشترین ئومەتێکن کەوا خوای پەروەردگار ڕەوانەی کردوون، تەئمرون بالمعروف وتنهون عن المنکر، فەرمانەکەن بەچین بە شاکە و ڕێگری ئەکەن لە خراپە. بۆیە پێویستە لەسەرمان هەموو چین و توێژەکان، ئەوەندەی کەوان دەسەڵاتمان هەیە، ئەوەندەی کەوان لە توانامان دەهەیە فرمان بکەین و دەستی گەنجەکانمان بگرین بیان خەینە سەر ڕاستە ڕێگەی ئیسلام، شاڕێگەکەی ئیسلام، و ئەوەندەی کەوا لە توانامان دەهەیە نێڵین کەوا ئەو کارانەی کەوا ناشەرعین و خراپەن ڕوو بدا. زۆر باش مامۆستا، ئەگەر موسڵمانێک پەیوەست بێت بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چه سوودێکی بۆ خۆی دەبێت و بۆ کۆمەلگاکەی دەیبێت؟ قوربان سوودی زۆری هەیە لە ڕووی تاکەوە، سوودی بۆ خۆی هەیە، چونکە ئەمە ئەو کەسەی کەوا وابەستەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێن، ئەمە خۆی بۆ خۆی لە دنیادا ژیانێکی بەختەوەرانە بەسەر ئەبا، و هەروەها تووشی عەزاب و غەزەبی خوای پەروەردگار نابێ، و هەروەها لەناو گۆڕەکەیدا تووشی عەزابی خوای پەروەردگار نابێ لە ڕۆژی قیامەتدا، و هەروەها بەختەوەر ئەبێ کاتێکەوە خوای پەروەردگار لێ دەپرسێ فڵانە کارت کردو، ئەڵێ فڵانە کارت کردو یاخود فڵانە کارت ئەنجام داوە، ئەگەر چاکە ئەنجام ناوێ دەڵێ بەڵێ، بەڵام ئەگەر خراپە ئەنجام دابێ چووێ بە حەفەلاتەکان، چووبێ بۆ ئاهەنگێکەوە خوا پیاغەمبەری خوا لێ ناڕازین، ناتوانێ حاشا بکات، چونکە دەستەکانمان، زبانەکانمان، ئەندامەکانی جەستەمان هەر هەمووی لە ڕۆژی قیامەتدا شایەتیمان لەسەر ئەدەن ئەگەر لە کاری خراپەدا ئێمە بەکاریان بهێنین. و لە ڕووی گشتیشەوە بڵێن کاتێکەوە تاکێک لەم لاوە لەو لاوە تاکێکی هەرێکێک لە خوشک و براکانی ئێمە دەچن بۆ ناو ئەو حەفەلاتانە زەرەرێکی گشتی ئەبێ، دەبێتە باعیسی ئەوەی کەوا ئەخلاق و ڕەوشتمان لەدەست بدەین، خوشکە بەڕێزەکانمان چۆنێژی ئاکار و ڕەوشتی ئاینی پیرۆزی ئیسلام لەدەست ئەدەن، ئەخلاق و ڕەوشتەکانمان لەدەست ئەدەن. زۆر باش مامۆستا، چی بکرێت بۆی کە هەموو لایەکمان دڵ و دەروونمان وابەستەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین، واتە دڵ و دەروونمان فراوان بکەین بۆی کە پایوەست بێت بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە؟
وڵا گەلێشت هەیە یەکێ لەو شتانەکەوا دەتوانین کەوا هەمیشە و کات چۆن ئەڵێ قورئان بخوێنین ئەو شتانی کەوا سوودی هەیە لە فەرمودەکانی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم و پێویستە کەوا بە تایبەتیش شریکی ئاینی لێ بدەین یاخود گوێ لە فەرمودەکانی مامۆستا بەڕێزەکان بگرین ئەمانە چەندین هۆکاری تر هەیە بۆ ئەوەی کەوا ئێمە دوورکەوێنەوە لەو کارانەی کەوا نەشیا و نخوا و پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ رازی نییە. زۆر باش مامۆستاوانە دەرفەتمان نییە بەڵام دەمێ بزانم دوایین ڕێنمایی چییە بۆ گەنجان بۆ کۆمەلگا بە شێوازێکی گشتی بۆ بینەران کە ئێستا گوێ لێ ئێمە. وڵا ئەوە دەڵێم کەوا ئەو کەسە حرفێکی بەسە کاتێکەوە ئەعرابیەک دەشتەکیەک هاتە خزمەت پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی یا رسول الله ئەی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووم وشەیەکی کورت و پوختم پێ بڵێ پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرمووی فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره ئەوەی کەوا مسقالە زەڕە بێ لە شاکە لە ڕۆژی قیامەتە بەدەستی دەهێنیتەوە ئەوەی کەوا مسقالە زەڕە خراپە بێ بە هەمان شێوە هەر لە ڕۆژی قیامەتە دەستی دەکەوێت بەدەستی دەهێنیتەوە. کابرای عەرابی وتی یا رسول الله بەسمە کیفایەتە بۆ من بەڕاستی جوانترین و باشترین ئامۆژگاری منت کرد. سەحابەکان وتیان چۆن وەرە هێشتا هەر ماوتە هێشتا هەر سەرەتاتە ئەی عەرابی مەڕۆ پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بەسیەتی بەڕاستی کاری تێکرد و بەسیەتی بەڕاستی ئێمەش ئەگەر چۆن ئەڵێ خۆمان کە بە موسڵمان ئەزانین خۆمان بە شوێنکەوتەی پیاغەمبەری خوا ئەزانین صلی الله علیه وسلم بەڕاستی مامۆستایانی ئاینی ئامۆژگاری زۆرمان ئەکەن لەگەڵەوەدا دکتۆرە بەڕێزەکان ئامۆژگاری زۆرمان ئەکەن ڕیشتپیان بە هەمان شێوە ئامۆژگاری زۆرمان ئەکەن دایکانمە بەڕاستی ئامۆژگاری زۆرمان ئەکەن باوکانمە بە هەمان شێوە ئامۆژگاری زۆرمان ئەکەن هەموو ئەم ئامۆژگاریانە ئەگەر بێت و کارمان تێنەکان بەڕاستی تە نازان بڵێم چی کارمان تێکە ئەو کەسەی کەسە کەوا حرفێکی بەس بێ یاخود وشەیەکی بەس بێ. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ناسیم مستەفا زانایانی لە شارە زرو لەگەڵ ماناوی زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ بەڕێزان و بۆ هەموو بیسەران و بینەرانیش زۆر سپاس بۆم دەرف بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیرە برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ
چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە وشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز دەچمە شاری هەولێر دوایین زانیاریەکانی پارێزگای هەولێر وەردەگرین دەچمە لای پامێرمان ئیدریس محەممەد ئیدریس سڵاوی خوا لەبێت دوایین زانیاریەکانی پارێزگای هەولێر چین گەر بۆمان بگوازیتەوە سڵای خوا لە ئێوە و لە سەرزەم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام بەڵێ ئێستا من لە بازاری شێخەڵام ئەو شوێنەی من لێم یەشێکە لە بازارە قەرەباڵغەکان بە تایبەت ئەو شوێنەی من لێم تایبەتە بە بەروبوومە خۆماڵیەکان لە ماوەی ڕابردوودا لەگەڵ گرانبوونی نرخی دۆلار دەگوترا نرخی شتومەکە خۆماڵیەکان بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆتەوە ئێستا من لەگەڵ ئەو دوکاندارە بەڕێزانەدام دەمەوێت زیاتر لەوانەوە بپرسم لیان بپرسم ئاخۆ بزانم چەند زۆر خواردەمەنی و شتومەکی خۆماڵیان هەیە و ئەو شتومەکە خۆماڵیانە ئاخۆ تاوەکو چەند نرخیان بەرز بۆتەوە من یەکێک لە دوکاندارەکانم لەگەڵدایە من دەمەوێت لە خۆی بپرسم زیاتر سڵاو لێبێ جەنابتان چەند بەروبوومی خۆماڵیتان هەیە دوای بەرزبوونەوەی نرخی دۆلار پێتان وایە ئەم شانەی تریش بەروبوومە خۆماڵیەکان نرخیان بەرز بۆتەوە یاخود نا وەکو بەرەبوومی خۆماڵی ئێستا کە پەنیری برێنچویستانمان هەیە بەڕادمان هەیە ئەوانە ناوخۆینە ژاژیمان هەیە بەس وەکو ئی خۆمانە ئی ناوخۆی ئەوانە بەرز نەبوویتەوە بەس ئەوانەی کە لە خارجی دێن برێن ئێستاکە ژاژی هەیە پەنیر هەیە ئێرانی هەیە تورکی هەیە ئەوانە لە ئێران دێن و لە تورکیا دێن لەوێن دەربەرز بوویتەوە بەس لێرکانە ئەمە هیچمان زیاد نەکردە هەر بازاری هەر وەکو خۆیتیان دەپرسن هێلکەش بەروبوومی خۆماڵیە بەڵام گران بووە هەو کارەکەی هەوڵا هەو کارەکەی لەوانەیە زۆر شت هەبیوان بە دۆلار بیکڕن کە بە دۆلاریش بیکڕن دەبی بە زیادی کەن چکە 20,000 هاتە سەرێ هەر وەرەقەت 25,000 هات سەر بەڵێ نەخێر هەموو بەرهەمی خۆماڵی نییە ئەوە ئێستا پەنیری کوێستانە ژاژی کوێستانە ئەوە خۆماڵیە بەڵێ ئەوە خۆماڵی یەشێک لە بەروبوومە خۆماڵیەکانە بەناوبانگە پەنیری پێسەی پێ دەڵێن ئێستا نرخی چەندە ئەو پەنیرە ئەوە هەر 20,000 پێشتریش هەر بە 20,000 بوو پەنیری کوێستانم پێ دەڵێن بابەتەکانی بەڵێ گونجاو هەرزانە یاخود گرانە تقریبا گونجاوە یعنی زیادی نەکردیە کە زیادی نەکردبی گونجاوی پێ دەڵێن وە نرخی شتومەکەکان لە ئێستادا چەندە و بەتایبەت ڕۆن و پەنیری خۆماڵ ئێستا و ڕۆنانە هەمووی لە ئێران دێتن لەوێ گران بووە بەس چونکە پارەیوانیش هەرزانە کە پارەیان هەرزان بوو یعنی لێرە زۆر تەسیل لەمە ناکاتن ئەگەر دۆلاریش گران بیتن ئێستا ئەو ڕۆنە ڕۆنی چێڵە ئی ئێرانە هەر بە 8,000 و 9,000 و ئەوە لەو بابەتەیە ئەوەش ڕۆنی مەڕە ڕۆنی مەڕش بە 15 و بە 16 و لەو دەورەیە زیاتر نییە کەشکمان هەیە ئێرانی زۆر هەرزانە لە پار هەرزانترە بە 6,000 ئەوە ئێرانیە لە قەڵاز زەیدێ بەس لە ئێران داخل دەبی کەشکێ بەروبوومی خۆماڵی بێت هەیە زۆر کەمەی خۆماڵی ئێستا هەبایە بە 10,000 بوو گرانترە
ئارێوڵە گرانترە ئەوەش پەنیری بەڕادی پێ دەڕێن ئی بەهارەیە پەنیری بەڕاد کوێستان زۆر فەرقیان هەیە ئێستا کە پەنیری خۆمانە بە 20,000 پەنیری ئێرانی بە 5,000 ئەی لە ڕووی تامەوە زۆر خۆشترە ئی خۆمانە خۆشترە زۆر زۆریش خۆشترە ئێستاوە پەنیری بەڕادا دووقاتی وی خۆشترە و دووقاتی وەش سعرەکەیت ئێستاوە بە 12,000 ئەوە بە 5,000 ئارێوڵە ئەوە بەڕێزی چاوەکەم بەڵێ کاگدانیان ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان لە شاری هەولێر سەبارەت بە بەروبوومە خۆماڵیەکان. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرە و لەگەڵمانەوە سپاس بۆ زانیاریەکان. بەڵازان ئەمڕۆ 7 ساڵ تێپەر دەبێت بە سەر شەیدکردنی شەید بڕیار و برینداربوونی چەند گەنجێک لە قەزای سەی سادق کە لە ساڵی 2014 بۆ زیاتر خزمەتکردنی شارەکەیان هاتنە سەر شەقامەکان. ئەمڕۆژ تەورێکمان ئامادە کردو لەسەر و بابەتەوە هاوکارمان جەلال محەممەد لە نزیک گۆڕەکەی گفتوگۆ دەگات لەگەڵ کەسوکارەکەی دابزین داواکاریەکانیان چین و کەیسەکەی بەکوێ گەیشتووە بە شێوازێکی گشتی لە ئێستا داخەڵکی سێ سادق داواکاریان چییە؟ جەلال سڵای خوا لێبێت فەرموو ئەم تەورێمان پێشکەش بکە بزانین کەسوکاری شەید بڕیار چیمان پێ دەڵێ. شەیدانی ڕێگای بەگژاچوونەوەی گەندەڵی دەسەڵات نابێ ئەو ڕۆژە بە ئاسانی تێپەڕێت لە دەسەڵاتێکی بەدکاری بەدخووی بە ناوی خوای پەروەردگار سڵاو لە تۆ زانیار لە بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ بێت. دیارە چارەکە سەدەیەکە لە هەرێمی کوردستان حکومڕانی کوردی خۆماڵیمان هەیە. ئەتوانم بڵێم چەندنەوەیەکی ژەن لەوەتەی چاویان کردووەتەوە لە شار و شارجەکان هەرێمی کوردستان هەر ناڕزایی و خۆپیشاندان و نەبوونی خزمەتگوزاری و ئەمانە لە ئارادایە بۆیە هەموو ساڵێک دەبێت بۆ داواکردنی مافەسەرەتاییەکانی خۆیان ئەمنەوە تازەیەش کە لە ژێر سایە حکومڕانە کوردیەکە گەورە بوون و چاویان کردوێتەوە دەبێت هەر ناڕازی بن و دەبێت هەر خواست و داواکاریان هەبێت بۆ دامیکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان. لە 2/1/2014 و کاتە لە قەزای سەی سادق کە ناڕزایەکان جارێکی دیکە سەری هەڵدایەوە دروشمی هەندێک لە گەنجانی ئەم شارە تەنها هێنانی زانکۆیەک بوو بۆ شارەکەیان کە خواستی خوێندن و پێشکەوتنیان هەبوو بەڵام بەداخەوە بە گولەی ستەمکارانەی دەسەڵات وەڵامیان درایەوە و لێرە گەنجێک خەڵتانی خوێندکراکەویش شەید بڕیار حەسەن بوو کە ئێستا بووە تا سۆمبل و دروشمێک بۆ ئەم شارە. دیارە لە دوای خۆی زانکۆکە هات بەڵام بەداخەوە بڕیار خۆی چاوی بە زانکۆکە نەکەوت کە خۆی خوێندکاری زانکۆ بوو و خواست و داواکاریەکەی بۆ جیل و نەوەکانی دوای خۆی بوو. ئەمڕۆ حوتەمین ساڵ یادی شەیدکردنی شەید بڕیارە بەڵام بەداخەوە لەم حوت ساڵەدا لە دوای شەید بڕیار دوو گەنجی دیکە ئەم شارە گاڵسانی خوێندکران لە پێنا و داواکردنی مافڕەواکانی خۆیان کە تەنها چەند هەفتەیەک بەسەر شەیدکردنیان ناتێپەڕیوە. ئەمڕۆ شەید بڕیار حوتەمین ساڵیادی دەکرێتەوە لەسەر گوڵکۆکەی لە گۆڕستانی سەی سادق بەڵام مەراسیمێکی زۆر سادە لەبەرەوەی کە بارودۆخی هەستیاری هەرێمی کوردستانەوە بە تایبەتی قەزای سێ سادقیش لە ئارادایە نەیانەوێ هیچ گرفت و بارودۆخێکی نالەبار بێتارەوە جارێکی دیکە خەڵکێکی تر غەڵتانی خوێن بکرێت چونکە دەزانن هێزە ئەمنیەکان و دەسەڵات زۆر بێباکە بەرامبەر بە ناڕزایەکان و بە فیشەک وەڵامی ناڕزایەکان دەداتەوە. بۆیە دیارە ئەمڕۆ لە مەراسیمەکەدا هەندێک کەسوکاری شەهیدانی هەفتەی شوبات و چالاکوانانی شارەکەی قەزای سێ سادق لێرە هەمووی کۆبوونەتەوە لەگەڵ کەسوکاری شەهید بڕیار. منم تەوەرەی پەیامی ڕۆژم هێناوە تا ئێرە بۆی کە قسە لەسەر شەهیدکردنی شەید بڕیار و دۆسیەکەی لە دوای 7 ساڵ کە بەداخەوە چەندین دۆسیەی شەهیدانی چەند ساڵی ڕابردوو کە لە پێناو ناڕزایەکانیاندا شەید بوون تا ئێستا دۆسیەکان و بکوژەکانیان بێسەر و شوێنەوە هیچ وەڵامێکیان کە سوکاریان تا ئێستا وەرنەگرتووە و بڕیاریژێکێکە لەوانە هەم لە قسە لەسەر دۆسیەکەی شەید بڕیار و هەم لەسەر خواست و داواکاری ئەم قەزایە دەبێت خواست و داواکاریان چی بێ کە هەتا ئێستا 3 شەهیدیانداوە لە ماوەی 7 ساڵی ڕابردوو کە داواکاریەکانیشیان ڕێگەوبان ژیانێکی ئاسوودە و ئارام تەنها ینی خواست و داواکاریەکانی نەموو ئەو داواکاریە سەرەتایانن کە دەبێت مرۆڤ بۆی دابین بکرێت. لێرە میوانەکانم یەکێکیان خوشی شەید بڕیار کە شەنیارە یەکێکیشان بەرهەم کە براکەی شەید بڕیارەوەیکیشان بە ڕێز ماوەسا سەلاح سالار ڕۆژنامەنووسە لێرە لە خزمەتیانای زۆر سپاستانەکەین کاک بەرەم کاک سەلاح شەنیارخان سپاستانەکەین. کاک بەرەم لە جەنابتەوە دەست پێ دەکەم فۆتۆکە ئێستش لەبەر چاومە من لە خۆپیشاندانەکانە لەگەڵ شەید بڕیاری هاوڕێتاکە گرتبووتان هەدەم قەمسەڵەیە لەبەرا بوو ئێستش بۆچی ئێرە
بۆچی ئەم قەمسەڵەیە تەنها لەم ڕۆژەیە لە بەرەکەی بەناوی خی گەورە سپاس بۆ تۆ بۆ کەناڵی پەیام ڕەمزی ئەم قەمسەڵەیە هەمان ئەو داواکاریانەی شەید بڕیارە کە ئەو ڕۆژە داوامانە کرد و ئەم قەمسەڵەیە کە لەبەرمایە ئاخیر وێنەیەم لەگەڵا گرتووە لەگەڵ کاکە شەید بڕیارە ئەمە مانای ئەوەیە داواکاریەکانمان وەکو ئەو ڕۆژە وایە سووربوونمان لەسەر لەمانی گەندەڵی و هێنانی خزمەتگوزاری بۆ ئەم شارە هەروەکو ئەو کاتەوایە ئەمڕۆ حەو ساڵ تێپەڕە بێت بەسەر ئەو خۆپشاندانە جەماوەریە خۆڕستکە گشتگیرەی شاری سەی سادقدا کە سێ ڕۆژی خیان لە یەکەم ڕۆژی خۆپشاندانەکانە هێزە ئەمنیەکان بێباک و بێ منەتانە لولەی تفەنگەکانیان کردە هاوڵاتیانی شارەکەمان و لە لەو نێوەندەشە شەید بڕیار شەید بوو و بەدەیانی تریش بەدینار بوو. زۆر باشە جەلال گرفتێکی دەنگمان هەیە چارەسەری دەکەین و دەگەڕێنەوە لات ئەزان دوای ناوڕێک دەگەڕێنەوە لاتان. بازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا لەگەڵ هاوکارم کاک جەلال بەردەوام دەبین وەک دەزانین کە لە ماوەی چەند ساڵێکە لە نزیکەی ساڵی 2013ەوە پێشتریش تا ئێستاش هاوڵاتیان داواکاریان زۆر بووە قەزای سەی سادق یەکێک بوو لەوانەیە کە بەردەوام خۆپشاندانیان ئەنجام داوە ئەوان باز لەوە دەکەن کە هیچ خزمەتگوزاری پێشکەش بە شارەکەیان ناکرێت و هەمیشە شارەکەیان پراوێز کراوە لەسەر ئەوەی کە خزمەتگوزاری لەو شارەیەدانی و بەردەوام خەڵکی ئەو ناوچەیە خۆپشاندان ئەنجام دەدەنەوە بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستانیشدا خەڵک ناڕازی لەو دۆخی کە لە ئێستادا هەیە هەر لە چەندین ساڵە تاوەکو ئێستا هاتووە خەڵک ناڕازی لەو دۆخی کە ئێستا هەیە لەو دۆخ ئابووری کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە وەروەها ئەم چەند ساڵی دوایش ئەوی کە بووی زیاد بووە نەبوونی موچەیەوە بڕینی موچەی لە لایەن هاوڵاتیانە بووە هاوڵاتیان بەهاتنی ساڵی نوێی زاینی هیچ ئومێدێکیانی بە چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانیان پێیان وایە کە هاوشەوەی ساڵەکانی ڕابردویان دەبێت لەوەی کە قەیرانی دارایی ڕوو لە زیادبوون دەکات ئەوان زۆرێک لە هاوڵاتیان باز لەوە دەکەن داهاتی هەرێمی کوردستان زۆر زیاترە لەوەی کە موچەیان بۆ دابین بکرێت و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت و خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکرێت بەڵام کار بەدەستانی حکوومەت بە شێوازێکی ئەنقەز ئەو کارە ئەنجام نادەن ئەوە تا زۆرێک لە هاوڵاتیان باز لەوە دەکەن ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا ڕێک بکەوێت و ئەو نەوتە تەسلیم بە بەغداد بکات داواکاریەکان جێبەجێ دەبێت دۆخی ئابووری هەرێمی کوردستان ڕوو لە باشبوون دەکات بەڵام ئەوەی جێگەی پرسیارەکە بۆچی تا ئێستا ڕێک ناکەونوە خەڵک ڕوو لە خۆشگوزەرانی بکات و هەرێمی کوردستانی سەقامگیر بێتەوە هەروەها کێشە ئابووریەکان کێشەی نەبوونی موچە جێبەجێ بێت وە دەزانین لە ماوەی چەند ڕابردوشدا لەم کۆتایی ساڵی 2020دا زۆرێک لە شار و شارژەکانی هەرێمی کوردستان دووبارە خۆپشاندان سەری هەڵدایەوە چەندین گەنج لە پارێزگا و لە قەزاکاندا شەید بوون و ئەوانیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو داواکاریان ئەوە بوو کە سیستەمی ئابووری چاک بکرێتەوە هەروەها موچە بە تاوای فەرمانبەران بدرێت و دۆخی ئابووری بە شێوازی گشتی چاک بکرێتەوە. لازم بەردەوام دەبین لە تەوری دومی بەرنامەکەماندا دەگەڕێمەوە وەلای هاوکارم جەلال دووبارە سڵای خوا لێبێت بووبرە بۆ گرفتەی کە هاتە پێشەوە چارەسەرمانکردنی ئینشاءڵڵا بەردەوامە لەگەڵ میوانەکانتە. دەمەوێت بزانم دۆسیەی شەید بڕیار بەکوێ گەشتووە؟ دۆسیەی شەید بڕیار لە دادگا داخراوە هیچ کەسێک بەو تۆمەتە سزا نەدرا لەبەرەوە دۆسیەکەیان داخست تەنها لە بیدایەتی دۆسیەکە ئەو مانگ 6 کەس لە سەر دۆسیەکەی بە مادەی 406 گیران دوایەوە مادەکەیان گۆڕا بە 405 و بە کەفارەتی 5 ملیۆن ئازاد کران دوایەوەش دۆسیەکەی لە دادگا داخراوە بەڵام لای ئێمە دۆسیەکە هەر زیندووە لای خەڵکانی ئازادی خواز و ئەوانەی ئەوداڵی سەروەری یاسان دۆسیەکە هەر بەکراوەی لای ئێمە ماوەتەوە و هەر ڕۆژێک ئێمە لە دادگا دڵنیابین کە بزانین حیزب دەسەڵات دەستێوەردان ناکا لە ناو دادگا ئەو کاتانە ئێوە کات ئێمە دۆسیەکەکەینەوە. باشە بۆچی دۆسیە داخرا لە کاتێکا بۆ کوژێک دیار نییە وە سکاڵاکەی ئەوش لە شوێنی خۆیەتی؟ وەڵاهی کاک جەلال ئەوە ئەوێ لە محکەمە و دادگا بپرسی لەبەرەوە ئەم وڵاتە وڵاتێکە یاساکانی 1969 هەفتاویەکە 69 بۆ هەفتاویەکە هی زمانی حکومەتی باسە ئەڵێ ڤیدۆ و ڕەسم بە بەڵگە وەرناگرێت تو ئەبێ شایەتی هەبێت چکە ئێمە لە شارێکین شارەکەمان کۆمەلگەیەکی شارێکی
گەورە نییە لەبەرەوە خەڵکەکان زۆربەی زۆری یەکتری ئەناسێت لەبەرەوە خەڵک نایەت لەسەر دۆسی شەید بڕیار شایەتی بدا بڵێ فڵان کەس بتەقەی کرد ئەمە تووشی کێشەی کۆمەڵایەتیە بێت لەبەرەوە ئێمە شایەتمان نەبوو خەڵک نەمانویست گیانی خەڵک بخەینە مەترسیەوە بێ شایەتیمان بۆ بات لەبەرەوە خەڵک زۆر لەویا بووە بەڵام تەسویر و ڤیدۆی حاشا هەڵەگرمان هەیە کە بیسەپێنێ بەسەر چەند کەسێکا لەویا بەڵام دادگا لەسەر ئەو ڤیددیوانە ئیش ناکات ئەڵێ ئەوانە ئێمە بە یاریدەری بەڵگە وەریەگرین بە بەڵگەی مەلموس وەری ناگرین زۆر باشە ڕۆڵی داواکاری گشتی لەم بینەیە چیە لە کاتێکا گەنجی غەڵتانی خوێن کراوە لە ناڕزاییایە و هێزی کێمنی لە ڕوبەڕووی ئەم گەنجانە وەستاوە خۆ دوجار دەبێت بە فەرمانی کەسێکم هێزانە تەقییان کردبێت وڵایی شک نابم داواکاری گشتی هەر ڕۆڵی هەبوو بێ ڕەنگە وەکو ژوور و ئیدارە ئەوانە هەبێت لە دۆسی شەید بڕیارە ڕۆڵێکی وایان نەبوو ڕۆڵێکی بەرچیان نەبووە لەو من سەردانیشم کردوون و پێیشم وتون بەڵام ڕۆڵیان نەبوو زۆر باش سەلا زۆر سپاس دەکەم بۆ دەفەتە ئەمێ بزانم داواکاری قەزای سێ سادق وەم گەنجانی کە دێنە سەر شەقام و هەموو جارێک خەڵسانی خوێن دەکرێن و ماوەی 7 ساڵەمە سێ گەنج دێرە لە ناڕزایەکانە شەید بوو داواکاریتان چییە لەوەی کە بەم شێوازە وەڵامتانە درێتەوە داواکاری قەزای سێ سادق سەرەتا درود و ڕەحمەت بۆ جاری شەید بڕیار و شەیدانی ئەم دوای شاری سێ سادق و هەموو شار و شارۆچکەکانی کوردستان شاری سێ سادقێکە لەو شارانەی کەمترین خزمەتگوزاران لە بەم شارە سەتاسەتی خابوور کرابوو بۆیە پێویستی بە زووترین خزمەتگوزاری هەبوو وەکو شارێک نییە کە وێرانکاری و نەهامەتی بەسەر هاتبێ بۆیە خەڵک هەمیشە داواکاری زیاتری هەبوو کە خزمەتی بکرێ بەڵام لە چاو نەک لە چاوخۆشی لە چاو دراوسەکانیشی هەر زیاتر پەرامۆشکرا بوو عنی کاتێک ئێمە ڕۆشتینە لای سەرۆکی حکومەت لە دوای خۆپیشاندانەکان خۆی و شاهدی داوەتی من بە چاوی خەم شایەتی مەزڵومەتی شاری سێ سادقم کاربەر هەم لەگەڵم ئاگادارە داواکاری خەڵک ئەوەی هەمیشە داوای خزمەتگوزاری ئاوەدانی داوای ژیانی سەرەتاییان کردووە کە مافی هەموو هەوڵاتێکە زۆر باشە کەواتە ئەو سەردانی کە کردان بۆ لای سەرۆکی حکوومەت وەڵامەکەی چی بوو جەناب یەکێک بوو لەو شاندەی کە نوێنەرانی قەزای سێ سادق کرد جوونە لای سەرۆکی حکومەت بە دیاریکراوی داواکاریەکانتان چی بوو و وەڵامەکەی سەرۆکی حکومەت بۆ ئەوە چی بوو ئەو کاتە ئەلبەتە ئەگەر بڵێم داواکاریەکانمان لەبێر چۆتەوە ینی حەقیشم مەگرە 7 ساڵە ئێمە کۆمەڵە سێکتەری گشتیمان نووسی بوو داواکاریەکانیمان تیا کۆکردەوە بۆ سێکتەری تەندروستی پەروەردە ئاوەدانی هەموو سێکتەرەکانی ژیان لەم شارەیە لەوە داواکاری 40 میلیارد دینارمان کرد بوو کە خۆشی وعدی ملیار و نیوێکی دابوو لەسەر 50 میلیارد دینار ڕێکەوتین ئەوە یەکی لە داواکاریەکان و تاینکردنی بەلانی کەم و 500 کەس لە دەرچوانی شاری سێ سادق کە دەرچوەکانمان زیاتر لە 500 کەس بۆ ئەمە داوای 500 کەسمان کرد واروەها داواکاری لابردنی بەرپرسانی ئەم شارە بوو و داواکاری گواستنەوەی سێ سادق بوو بە تەواوی ئەنەڕێ لە ڕێز لە خواست و داواکاری خەڵکی سادق بچیرێ کە لەسەر چی شوێنێک دەبێنێتەوە ئەم داواکاریانە بوو کۆمەڵی داواکاری زۆر بوو بەڵام بۆ نمونە داواکاری گەشتیاریمان هەبوو ئەو فەرماندەی لە سەراوی سوبحاناغا لە بەوریە سەراوی سوبحاناغا لە ساڵانی هەفتاکان تاکە شوێنی ناوچەی گەشتیاری پارێزگای سلێمانی بووە داواماکە بکرێتەوە بە ناوچەیەکی گەشتیاری هیچ لە داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە تەنها نەکۆلێژ بەشێک لە سێژدە کراوەتە لە زانکۆی سلێمانی دوو باشە لە بینایەکی زۆر متەواضیعان کەوە چۆن ئەڵێ وەجبەی یەکەمیان تەخەڕۆژیان لەو بینایە هیچێکی لە داواکاریەکان جێبەجێ نەکرد ئەو 50 میلیارد دیناری کە بەڵێنەدا یەک فلسی نەهاتە ئەم شارە هیچێک لە داواکاریەکان یەکێک لە داواکاریە سەرەکیەکانمان کەیسی شێت بڕیار و بریندارەکان بوو کەیسەکەشان دیسە بەدەخوانەکە هەروەکو چۆن خۆی شێت کرا کەیسەکەشی هەر بە شەهیدی ماوەتەوە هەر کەیسەکەشی زیندە بەچاڵ کرا بە بێدەنگی ماوەتەوە زۆر باشە بچمەلای شەنیار خان شەنیار خوشکی شەهید بڕیار خوشکی چەندەمی شەهید بڕیاری شەنیار دووەم ئەمێ بزانم لە دوای 7 ساڵ لە نەمانی شەهید بڕیار ئێستا فەراقی بڕیار هێشتا لەناو خێزانەکەتانە ماوە سپاس بۆ پێم سپاس بۆ کاتێککردە بە دنیایەوە جێگی شەید بڕیار لە ماڵی ئێمە هەرگیز فەرماگرێتەوە و هەرگیز بۆ ساتێکیش نە ئێمە و نەدایکم و باوکم لە یادمان ناچێت لە پێشاومان لا ناچێت خەمی شەید بڕیار دوای 7 ساڵ لەگەڵ زاڵمتربوونی ئەم دەسەڵاتیارە ڕووی ئێمەیە گەورەتر بووە بە شەیدبوونی گەنجانی کە شەید بڕیار گیانی خۆی لە پێناویانە بەخت کرد تاوەکو گەنجانی شارەکەمان ژیانیان باشتر بێت کە بەرەو خراپترە چێ بە دنیایەوە بینی دڵی ئێمە قوڵتر بۆتەوە
و دایک و باوکی شێت بڕیار وەکو یەکەم ڕۆژوان چونکە هیچ کەسێک بە تاوانی شێتکردنی شێت بڕیار بە سزا نەگەێنراوە. زۆر باشە شەنیار ئەم ماوەی کە خۆپشاندانەکان دەستی پێکردی بوویەوە پێش کوشتنی یا شەیدکردنی هەرێم و ئاکار لە ماڵەوە دایکت چیەوت وەزعی چۆن بوو بیری لەوە دەکردەوە ئاخۆم ئەم جارش کەسێکی تر شەهید ببێ یاخۆتنا؟ کاک جەلال ئەو ڕۆژەی کە خۆپشاندانەکان بوو کار من و دایکم لە ماڵەوە بووین بە دڵنیاییەوە یعنی من هەم بە هەموو شێوەیە هەوڵمەیە کە خۆم زانیم تەلەڤیزیۆنەکەم نەئەکردەوە ئەمیش دەرگاکان دابخەم یعنی بۆی دایکم نەچێتە دەرەوە گوێ دەنگی تەقەکان نەبێ ئەو دووکەڵە نەبینێت کە لە عنی هەموو ئاسمانی سی سادقی تەنی بوو تیڤیەکان نەکەمەوە بۆەوەی کە دایکم نەبینێ کەسی ڕوویاوە لەبەرەوەی لەگەڵ یعنی لەگەڵ کۆبوونەوەی لێ دەکەس زیاتر ئێمە بری عنی ئەو ڕۆژە دێتە پێشاومان بە دنیاییەوە ئەو خەمەی کە ئێمە لە ساتی شەیدبوونی شەید بڕیاران نەمان بینی نەمان زانی واتە ئێمە بێ ئاگا بووین لە دوورەوە نەمان بینی خەڵک چی ئەکات بۆ ئێمە یاخود چۆن وێنە و ڤیدیۆکانی براکەمان دانراوە بە برینداری کە ئێستا کە شەید ئاکار و شەید هەرێممان ئەبینی شەیدانی تری شارەکانی کە یعنی ئەو خەمەشی کە ئەو کاتە بیرمان لێ نەکردبوو لە کات لەم خۆپشاندانی کۆتایی ساڵە ئەو خەمەشمان خواردووە بە دڵنیاییەوە برینی دڵی ئێمە ئێستاش خوێنی لێت کرد یعنی ئێستاش ئەم برینەیەوە هەر تازەیە بە دڵنیاییەوە دایکت چەند چاوەڕێەوە کاکە بکوژەکانی دیاری بکرێن بدۆزرێنەوە بە سزای خۆیان بگەێنرێت دایکم هەمیشە ئەڵێت لە یەکەم ڕۆژەوە لە یەکەم ساتەوە من حەقی خۆم یاوەتە دەستخوای گەورە لەبەرەوە هیچ لە یەکەم ساتەوەم هیچ ئەمەلێکمان بە بەسەڵاتە نەبووە چونکە شەید بڕیار یەکەم کەس نەبووە کە بەدەستی ئەم دەسەڵاتە شەید بکرێت پێشتر ئەوە شەیدانی حەڤی شوبات و چەندەها کەسی کە هەبووە لەبەرەوە دایکم و باوکم مەڵێن ئێمە لە یعنی هەوڵمانیاوە بۆ دۆسیەکەی بەڵام لە یەکەم دەقەوە ئێمە حەقی خۆمان یاوەتە دەستخوای گەورە و تەنها چاوەڕێنەوەکمان بسەنێت. زۆر باشە شنیێڕ کاک بەرهەم هیچ هەوڵێکی سڵحی عەشایری و کۆمەڵایەتیان لەگەڵا کراوە؟ ئێمە هەموو ئەوەی کە پێی بدرێت سڵحی عەشایری ئەوانە ئێمە ڕەتمان کردوێت هەبوو بیدایەت شتێکی وا هەبوو بەڵام ئێمە ڕەتمان کردەوە ئێمە هەر نەمانویست هیچ قسێکی لەسەر بکەین لەبەرەوە ئەو دۆسیە بە تەنها تایبەت نییە بە ماڵی شەید بڕیار ئەو دۆسیە خەڵکی سیسایە خاوەنداریەتێکە خەڵکی ئازادی خواست خاوەنداریەتێکە چکە ئەو ئێمە نین بە تەنیا بڕیار لە دۆسی و چارەنووسی دۆسی شەید بڕیار بدەین ئەوە خەڵکی سیسایق بەگشتی و خەڵکی ئازادی خواست و خەڵکی بێدەنگ نەبوون لەم دەسەڵاتەیە لەبەرەوە ئێمە ناتوانین تعامل بۆ دۆسیەوە بکەین بڵین ئاوای لەکەین یا ئاوا بە هەر بارێکا بێخین لەبەرەوە خەڵک خاوەنداریەتی ئێمەش ناتوانین ئەو خاوەنداریەت ئێمە بە تەنیا لەسەر دۆسی شەید بڕیار بیدەین. زۆر باشە دەمەوێت بزانم هیچ هەوڵێکتاندا بۆەوەی کە لە ڕێگەی خەڵکانی ترەوە لە ڕێگەی لایەنە سیاسەکانی ترەوە لە ڕێگەی شەخصەوە دۆسیی شەید بڕیار و بکوژەکانی لە دادگا بکوژەکانی دەرکەون و دیار بکەون بەسەی خۆیان بگەێنرێت زۆر هەوڵم داوە و بە تایبەتی کە دەسەڵاتی ئەم سنوورە لا یەکێتی نیشتیمانیە و زۆرێک لە مەسئولانی یەکێتیش هەوڵیانەدا ئەم دۆسیە ڕێچکەی یاسایی خۆی بگرێت بەڵام ئەوەی کە لەسەر و ئەمانەوە بوو بریکاری وەزیری ناوخۆ بوو بریکاری وەزیری ناوخۆ لە کابینەی پێشوو کە ئێستا لە پۆستەکەی نەماوە ڕەزامەت نەبوو هەر بەهێنانەوەی ئەم تۆمەتبارانە بۆ وەرگرتنی وتەکانیان نەک بۆ سزادانیان من خۆم چوومە لای لە نووسنگەی سلێمانی چوومە لای پێم وت کتابەکەم بۆ بردوتم هاتووم ڕەزامەندی بفەرموویت بۆ ئەوەی ئەم تۆمەتبارانە بێنەوە بەردەمی دادگا بۆ وەرگرتنی پاشکۆی وتەکانیان ڕاستەخۆ پێویتە وتی تا من لەسەر ئەم کورسیە بم یەک کەس نایەتە بەردەمی دادگا نەک بۆ سزادانیان هەر بۆ ئەوی وتەیشان لێ وەرگری لەبەرەوە لە قانونی هێزەکانی ناوخوا ئەم هێزانە بەرگری فریاکەوتن سەر بە وەزارەتی ناوخۆن ئەم هێزانە لە قانونی وەزارەتی ناوخوا لە کاتی ئەرک و فەرمانە تەقە بکەی هەرکەس بکوژرێتتر بەردیوارەکەی و بەر خەڵکەکەوێ پاداشتیە ئەی ئێستا کە کابینەیەکی نوێ کابینەیەکی نۆیەوە زۆرتر ڕەنگە بانگەشەی عەدالەت و هەندێک دروشمی زەقتری هەبێ و ڕەنگە وەزارەتی ناوخۆش ئێستا بە جۆرە جۆرەکان خەست خەڵکەکەی گۆڕاوە بەرپرسەکانی گۆڕاون هیچ هەوڵێکتان داوە لە ڕێی پارێزەرەکان و جارێکی دیکە دۆسیەکەتان لەم کابینەی تازەی حکوومەتە هیچ هەوڵێکمان نەداوە چکە بەڕاستی ئەوەندە ڕۆشناییتیان نابینن لەبەرەوە ئەوانەی کە دەورە بینن لەو وەزارەتانە کارەکتەرن ئەم ئەکتەرە لاوە ئەکتەرێکی تردانن ئەوەی کە ئەمانە ئیبن بەڕێوە خۆمە حکوومەت و موەسسەسە نییە
ئەمە کۆمپانیایە کە هەر کارمەندێک بن لەوێ لە نابێت لە پرۆگرامی کۆمپانیەکە دەرچێت خۆ لە بەرژەوەندی میلەتیش ناکەن جا خۆ ئەگەر ئێمە وڵاتە موەسسە و دامەزراوە بووایە ئێمە کێشەمان لەگە شخصەکانە نەبوو بە سیستەم بەرسیسەرەی مراجع ئیشەکانە ڕۆشت و تەواوە بوو بەڵام ئەوەی ئێمە کێشەمان لەگەڵاتی بە ئەحمەد نەبێ مەحموود بێ خۆچی فەرقێکەکە لەبەرەوە هیچ هەوڵێکمان نەداوە بەڵام ئەم دۆسی لای ئێمە هەر کراوەیە هەر کراوەیە لەبەرەوە هەر کاتێک لە دەسەڵات دڵنیا بین ئێمە ئەم دۆسیەکەینەوە لە ڕێگەی پارێزەرە خۆبەخشەکانمانەوە ئیشی تەواتی لەسەرەکەین بەڵام ئێمە دڵنیانی پارێزەرەکانتان پێزانەڵێ هەر کاتێک بتانەوە توان بیکەنەوە بەڵێ بەپی یاسا مادەی 406 کوشتن هەر کاتێک بتێتەوە بەڵگە بخەیتە ڕوو ئەو دۆسیە کرێتەوە چکە کەس سزا نەدراوە لەسەری و کەسیش بەریئ نەبووە هەر لە ئاسنای تەحقیقا لێکۆڵینەوەکانە بە کەفالەت بەردراون و دوایی بە مادەکان لە 406 کراوە بە 405 بە کەفالەت ئازاد کراون و دوایی نهاتونەوە بەردەمی دادگا ئەم دۆسیە بە کراوەی ماوەتەوە زۆر باشە ماوەسە سەلام دەمێ بێمەوە سەر ناڕەزایەتیەکانی ئەم جارەی سێ سایەکە ئەنجام درا ئێوە دوو شەیتانە بۆ غەزای سێ سادە و جارێک تر داواکاریەکانیشتان ناوەشەوی شارەکانی تر ینی تەنها خزمەتگوزاری سەرەتاییەکە بۆ خەڵک دابین بکرێت بۆ گەنجانمان دابین بکرێت بەڵام ینی ئەوەی کە وێناکرا بۆ خەڵک بەگشتی لە دەرەوەی قەزای سێ سادە لێرە تەڕ وشک پێکەوە سووتێنرێ ینی هەر خۆپشاندانێک دروستە بێت و بارگای حکومی دەسووتێنرێ وێنایەکی کەمێک ڕەنگە ئەتوانم بڵێم هەندێک خەڵک تەفاسیلی ناشرینی بۆکەن بۆ قەزای سێ سادە ئێوە خۆتان وەڵامتان بۆ ئەم جۆرە تعبیرانە چییە؟ خۆی ئەبێ ئێمە سەرەتاوە بڵێن ئەگەر حکوومەت ئەو بەڵێنانەی لە 2014 بە خۆپیشاندەرانی و خەڵکی سێ سادەق و بنەماڵی شێت بڕیاریدا ئەو بەڵێنانەی خۆی ببدایەتە سەر حکوومەت ڕاستی بکردایە کەیسەکە دیسە بە دەرخۆانە نەکردایە بەڵێنی خزمەتگوزاریەکان و پرۆژەکانی جێبەجێ بکردایە جارێکی دیکە لە سێ سادەق خۆپیشاندانی وا گەورە نەدەبووە و دوو کەسی دیکەش بە هەمان شێوە شەهید نەدەبوونەوە ئێستش ئەم داواکاریانەکە خەڵکی سێ سادەقێتی هیچی جێبەجێ نەکراوە لە ساڵانی داهاتووە چاوەڕێکرێ دیسان خۆپیشاندانە بێتەوە و دیسان کۆمەڵە گەنجی خێر لەخۆنە دیوی بەشمەینەت شەهیدە کرێنەوە و کۆمەڵە دایک و باوەڕ جگەر سوتا ئەکرێنەوە ئەمە پیشەی دەسەڵاتە بەڵێ نەدا درۆکات خەڵک خۆپیشاندانەکە تەقەی لێکات سەرکوتیەکات خۆپیشاندانەکان لە سێ سادەق سەرەتا خۆپیشاندانی زۆر ئارامە هیچ کێشێکی تێدانیە بە ئارامی بەڕۆ دەچێت بەڵام کاتێک دەبینی دەسەڵات خۆیان خەڵکەکە دەوروژێنن تەقە لە خۆپیشاندەران دەکەن بەدار لیان دەدەن ڕشیان لەکەن دەستگیریان دەکەن ئەم هۆکارانان واکە خەڵک بڵێ خۆپیشاندانەکانی سێ سادەق تندوتیژیتیایە بەڕاستیش ئەم شارە زۆر بەشمەمێتە ئەم شارە وێرانکاری زۆری بەسەراتوە ئەم شارە زۆر فەرامۆش کراوە هیچ پرۆژێکی خزمەتگوزاری ئەو تێ بۆ نەکراوە ئێرە شارێکی زۆر گەورە استراتیژیەکی لە قەزا هەرە گەورەکانی کوردستان لە موقعێتی زۆر استراتیژیایە کۆمەڵک شار و شارۆچکە و ناوچەی کوردستان پێک و ئابەسێتەوە بۆ حکوومەت گرنگی تایبەتی بە ئێرە باە کە خەڵک هەست بەم فەرامۆشکردن و خەمساردی و ئیهمالکردنی حکوومەتەکە لە خۆپیشاندانەکانە زیاتر تووڕەن وەکو شارێکی دیکە نییە لەوانەیە لەوێ خزمەتگوزاری تا 160 بۆ کرابی ئێرە لەوانەیە بەڵام لە 120 بۆ کراوە دوێ خەڵکی ئێرە هەست بە جیاوازیەکە هەست بەوەکە کە زیاتر فەرامۆشکراوە لەبەر زیاتر تووڕەیە تون و تیژەکانیش حکوومەت بە پلەی یەکەم هۆکارە حکوومەت بۆ خۆی تەقە لە خۆپیشاندەران دەکات ئازاریانەدا دواتر شالاکوانان دەستگیرەکات و دواتریش بەڵێن کە هەچ بەڵێنێکی پێدا درۆگە خەڵکی ئەزانن کە بەڵێنەکانی پێشوان بە خەڵکداوە درویان کردووە لەبەر ئێستا گوێشیان لێ نەگرتن بۆیە چوونە سەر بارەگاکان دەسوێن ئێمە وەکو خۆمان لەگەڵ کولتوری بارەگا سووتانوانانی چووکە ئەمانە دەستکەوتێک ناهێنێتە دی بەڵام ئەوە خەڵکی تووڕەیە عنی تۆ ناکرێت بە خۆپیشاندەرانیش بڵێ شتێکی ئۆتۆ مەکەن ئەوانە گەنجێکە کۆمەڵە خەڵکن بێزارە لە هەموو شتێک ینی لە دەسەڵات بێزارە لە حیزبەکانیش بێزارە تووڕە بووە و هەڵچوونێکی دەرونیە ئەبێ قوبوڵ بکرێت لەلایەنی هەموو شار و شارۆچکانی دیکە کوردستانیشەوە بە هەمان شێوەیە بەڵام حکوومەت هۆکاری سەرەکی ئەو خەڵکەیە کە تونوتیژیەکە تووڕ ئەبێت عەلەیکە سەلام کاک فاروقجان فەرمووەرێ کاک فاروق بەخێر کاک فاروقجان ماچەکەم بەرە کاک یاخوا بەخێر بێ بۆ بوومەتە قاچاقچی کوێسەوە لە پەخشایە خەڵک وازانێ خەریکێت بەڕاستی قاچاقچی نەبیت سپاسم کاک سەلام بە یەکسەر مایکە بدەمە کاک فاروق کە لێرە بەشداری کردووە کاک فاروق وەکو ئێستا وەکو نوێنەری شەیدانی حەڤەی شوبات ینی ئێوە چی واکە کاتێک کە یەکێک
لە ناڕزایەکانە شەهید دەبێت گەنجێک کوێسەوە بووە مۆدل دەبێت هەموو ناڕزایەک کەسێکمان لێ شەهید ببێت ئێوە بەشداری ناوپرسەکەیەکەن هاوخە من یەکسەر هەستەکەن ئەمەش هاوشێوەی شەهید هەردی و شەهیدانی دیکەی حەفەی شوباتە بەڵێ پێشەکی ڕێزم هەیە بۆ کەناڵەکەتان ڕێزم هەیە سڵاوم هەیە سەری ڕێزدانوێنم بۆ هەموو شەیدانی کوردستان سپاس دەکەم زۆر سپاسگوزارم بۆ ئەم کەناڵانی ئێوە ها پیانەڵێن سەربازی ون ئەشەم بیلا بەڕاستی ئێوە 10 ساڵە لەگەڵ ئێمەیان وەکو ئەولادێکی خۆمان ڕەوشت هەڵسوگەوتان کردووە زۆر لێتان ڕازین یاخۆ خوا لێتان ڕازی بێ خوا لێتان ڕازی بێ یاخۆ زۆر هەیەنیە کامێرەی کەناڵەکانی کەنی هەر ئەسڵەن هەر ناشمان ناسن زۆر خۆشەویستیمان هەیە بۆتان ئەوەی کە ئێمە کۆکاتەوە لە هەموو پرسە و هینەکە ئەمانەوێ خەمەکەی خۆمان ناخە سوتاوەکەی خۆمان چین بۆ لای ئەو باوکی شەهیدەیان ئەو دایکی شەهیدە کە تێکەڵاویکەین تۆزە نییە خەمەکانمان کەمکەینەوە چونکە ئەم ناعەدالەتی ئەبینین نییە ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەسێنێ لەبەرچی لەبەر ئەوەی ئەم خەڵکە ئەم گەنجەی ئیستا ئەو پەرلەمانتاری هەڵی ئەبژێری هەمووی ئاشقی پارەیە من نەمزان من یەکێ نابیستم بڵێ من لەبەر کوردایەتیکەم پار ناپێران مەجموعەیەکمان هەڵبژارد ئەسڵەن سیانچوارێکی نەبێت ئەسڵەن ئەوانی کە هەر ناشیان بینی هەر قسەی ناکەن بڵێن کاکە ئەمانە نییە با هەریچ نێ بە حەقیکان بۆ بزەنین هەریچ نەبێ نییە یەکێکیان تاوانباری ڕازەسی دەسەڵاتکەین شتێکیان نییە کاکە بەداخەوەم نییە ئەوەی کە لە سەیسایەقا ڕوویدا هۆکارەکەی ئەوە بوو گەنج تەڕ و وشک پێکەوە سووتان لەبەر ئەوەی نییە دوو جار نییە لێک کونەوە مار بێەوە یا بەم خەڵکەوە بۆیە ئیسانیە قورئان و دار و بەردی پێکەوە سووتان خوای صاحبی ئەو قورئانە خوا ئینتقام لێ بسەر ئینشاءالله ئینشاءالله کاک فەرق لەبەرەوەی لەسەر ڕێی دەمەوێت دوایین پرسیارە لێ بکەم ئەمانش هەرچەندە هاوشێوەیەوە دۆسیەکانیان هەر ینی قەپاتەکەن و بەبێوی بکوت بەڵام زۆر جار محاولەم کردووە کە دایک و باوکی شەهید بڕیار بدوێنم نەیانتوانیوە خەمی خۆیان و ئەو قسانەی کە لە جەڵیانە هێشتویانەتەوە دەری ببڕن بۆ کەناڵەکان یان لە 2015 هەتا ئێستا کە من دەمەوێت بەرنامە بکەم ڕازی نەبوون ئێستا قیناتۆ ئەمەوێ وێنایەکی دەردە دڵەکانی دایک و باوکی شەهید بڕیارم بۆ بکەی بە تایبەتی کە لەگەڵیشیان ئاوەستاوی ئێستا کە باسی کەسوکاری شەهید بڕیارەکەیت دەردە دڵەکانیان خەمەکانیان و خەمەکەی ئێمە وایە دوای ئەوە نییە ئەم خۆی ئەگەر وردی کەیتەوە ئەگەر خەڵک بیری لێ بکاتەوە ئەمە دوو ئیمپراتۆریەتن جێ لێیە پەرلەمان دەوری نییە ئەسڵەن بە یەک تەلەفۆن نییە دایخن محکەمە هیچ دەورێکی نییە زۆر ڕێزم هەیە بۆ حاکمە بە ڕێزەکان بەس هیچ دەورێکیان نییە گوێ لێ چونکە ناتوانانی یەک تاوانبار بگرن ئەوەی نییە عید بەخۆیان بێ ئەوەی نییە سەر بەخۆیان بێ بە یەک تەلەفۆن دەریەکەن جانی ئەم وڵاتە کاولە بە تەواوی کاولە سەکاکە وەکو هینەکانی کوێت و ئیمارات و سعودیە ئەو ئەمیرەکانی ئەوێ لە سا 20 ئەخۆن بۆ خۆیان لە سا 80 شێن بە میلەت زۆر چاکە کاکە ئەوانی لە سا چلیشی بۆ خۆیان کاکە لە سا 60ەکەی بێن بە داروزەسێکی پاک و تەمیز و نییە کەسانێکی ڕێگوپێک و کەسانێکی شەهادەدار نییە ئەو میلەتە ڕزگاری بێ لە دەستیان کار دایکیان بەخێر بێ دایکی شەهید هەردی یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم دەمە زۆر سپاس کردم بەشداربی و قسەیەک هەبێ لەگەڵمانە زۆر ڕێزم هەیە نییە لە سەرکردەکەتانەوە بۆ خوارە ئێوە زۆر ڕێستان هەیە لە ناو دڵی ئێمە دڵی ئەم شەهیدانە ئەوەی کە کردومانە وەکو پەیام منەت نییە ئەرکمانەوە پێمان وایە ئەرکی ئەعلام خۆی ئەبێ وابێ و ئێمە دوو جار ئەرکمان لەبەروی ئەرکایی نییە کە دووەم جار پێشەوەی قسەکانم تاوکەم گلەیەکی زۆرم هەیە لەکێ لەم پەرلەمانتارانی کە 2 ساڵ لەمەوە پێش 3 ساڵ لەمەوە پێش هەڵمان بژاردن بەس ئەوەنە باوکی شەهیدانی حەفەی شوات هەموو شەهیدان نییە زۆر گلەیی لێتانە نییە لەبەر ئەوەی هیچ هەڵوێستێکتان نەبووە هیچ هەڵوێستێکتان نییە بۆ میلەتە داماوە خەڵک هەیە ئەوە تا لە ناو خانوویەکی بلۆکایە پەنجەرە و دەرگاکەی نییە لایلۆن گرتووە ئەوێش نییە لە سەری ساڵە کەس نازانێت وڵاتێکە کوڕەکانیان های لایو ئەو میلەتەش پەوتە ئەوەی کە بڵێ کوردایەتیم کردووە درۆی کردووە ڕووی ڕەش بێت
سپاس دەکەم کاک فاروق بۆی وای ئینشەڵا مەسەجەکەش گەشت بێتە بە باقی پەرلەمانتارە بە ویژدانەکان و ئاوڕێک لە کەسوکاری شەیدانی حەفێش و باز بدەنەوە بە تایبەتی و شەیدانی ڕۆژانی دواییش و هەروە خەڵکێک کە مستحقی ئەوەیە کە ئاوەڕی لێ بدرێتەوە زۆر سپاس دەکەم زۆر ڕێزم هەیە سەلامەت دایژان لەسەر چاو دایژان شنیار خان دێمە لای تۆ وەرە ئێرە دایژان جماعەتی جەردە حکومەتن وەرە ئێرە دایژان زۆر باشە خەمن نەبێ ئینشەڵا هیچ نابێ شنیار خان دێمەوە لای تۆ تەبان ئەمە ئەم قسانەی کە کردی ئەمە باوکی و دایکی شەیت هەردین دەمەوێت بزانم دایک و باوکی تۆش وەکو مەحاناتیان وەکو ئەمانەیە ئێسش دایک تەرەگری بە دنیایەوە کە ئەم دایک و باوکیم شەیدانە ئەبینین یعنی لەگەڵ دایک و باوکی خۆمانە بۆ ئێمە هیچ جیاوازییان نییە لەبەرەوە هاو دەردن هاو خەمن هاو مەزلومیەتن بە یەک شێوە هەمومان زوڵمان لێکراوە بۆ بەنسبەت دایک و باوکمەوە بە دڵنیاییەوە هەموو شەوێک هەموو ڕۆژێک ئەوان بەیادی کوڕەکەیانەوە عنی سەرانیانەوە کە تازە دوای 25 ساڵ شەید بڕیار 25 ساڵ بوو لە بۆ هەموو زەحمەتی و بۆ هەموو ناڕەحەتیەوە کە پەروەردەیان کردبوو شەید بڕیار تازە خەریک بوو ئەکەوتە سەر پێی خۆی ئەمانیان توانین دەستی لێ بەربەن کە تازە گەنجێکی هۆشیار و ڕۆشنبیر بوو کە بەو شێوەیە بەو ناحەقەیە یعنی گەرستا گورتری بکەمەوە جاری وا هەیە کە برایەکی بچووکم هەیە ئەگەرێک شەڕێکی بە بفرۆشێت بۆ نۆزلەیەکی لێبات دایک مەڵێ نازانم بۆ بڕیار من چۆن مام کە ئەو نەحەقی گەورەی بەرامبەر کراوە کە یەکێک یعنی شتێکی بچووک بەرامبەر بە یەکێکمان بکە قسەیەکیش بێت دایک و باوک مەڵێن چۆن ئێمە تا ئێستا بەرگەمان گرتووە ئەگەر تەنها ڕەحمی خۆی گەورە خۆی نبووە کە سای ئێمە بەسەر سەری ئێوە بمێنێت بەو نەحەقی گەورەیە نەئەبوو ئێمە ساتێکیش دوای بڕیار هەناسەمان بەیەت زۆر باش شنیارخانە گەرمایکە بدەیتەوە کاک بەرهەم دەمێ بزانم دوایین پەیامت ئەوەندە کە دەرفەتم هەبێت مێ بزانم پەیامەکەی جەنابەت بۆ هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی و ئەوەی کە هەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و دادگاکانەوە لەوەی کە ئێوە ئەمەی کە ئەم دۆسیەی شەید بڕیار و شەیدانی دیکە کە یەکلایی ناکرێنەوە بەڕاستی سیستەمێکە کە لێوە کرێت پەیامت چییە بۆ ئەم لایەنانە بۆی کە گوێبیستان بن پەیام بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە بەڕاستی یەکلایی نەکردنەوەی ئەم دۆسیانە مێژووی ڕەشی ئەم حکوومەتە هەڵ ئەچنێت هەر کاتێک لەبەرەوە ئەم حکوومەتە ئەم ناوی ئەم کەسانە ئەچێتە مێژووەوە چی ئێمە کە زوڵمان لێکراوە وەچی بنەماڵەی شەیدان وەچی ئەوانش کە زوڵمیان کردووە لەبەرەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم وەکو قوتی خەڵکتان بڕیەوە وەکو بێپرۆژەتان کردوین وەکو کوڕەکەتان کوشتوین کردنەوەی دۆسیەکان خۆ ئەمە پارەی تێناچێت حاکمە هەر موچە وەرەگرێ مۆزەفەکانە هەر لەوێن یعنی چی باک بۆیە تۆ بنەماڵەیەک کۆمەڵێ بنەماڵەی زۆر بکەیتە قوربانی کۆمەڵێک بڵتەوە شێن کۆمەڵێ جەلاد و خوێن ڕێژ لەبەرەوە ئەگەر قەرار بێ باشترینەکان هەڵبژێری بنەماڵەی شەیدەکان 2 ملیۆن قات بەسەر بنەماڵەی بکوژەکانان لەبەرەوە پەیامیشم دوا قسەیشم بۆ دەسەڵاتدارانی سەیسایە تکام وایە بە خۆیانە بچنەوە لە پێناوی کورسی و مەسلاحەت و کۆمەڵێک کشتی لاوەکیە چی دیخوێنی ئەم شارە نەڕژێت چکە سەیسایەق منم پەیامم بۆ تێگڕای حکوومەتە سەیسایەق لە تەقینەوەیەکی گەورایە لەبەرەوە خەڵک لەمە زیاتر قبولی ناکە سەیسایەق وەک هیچ شارێکی تر نییە بە حیاتی لە سەردەمی ڕژێمی باسەوە لە 1970 ئێمە خۆپیشاندان لەم شارە کراوە جیرەکانی پێش ئێمە باوکو بافیری پێش ئێمە بەرامبەر حکوومەتی بەعز وەساوە شەیدمان داوە کۆڵمان نەداوە ئێسەیش لە بەرامبەر ئەم زوڵم و ستەمەی لە کۆی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سەیسایەق کرێ بێدەنگ نابێت ئەوەی کە بێدەنگی کردین ئەوەی چیدی نامانەیە خوێنی گەنجەکانمان بەدەستی ئەم جەلادانە بڕشێت زۆر باش کاک بەرم سەلاح دەمەوێت بزانم ئەو ئاماژەیەکی بەوە کرد کە خەڵکی ئێرە تووڕێە وەڵام نەدانەوەی داواکاری خەڵک بەگشتی ئەو ئەم جارە بۆ نمونە 9 کەس شەهید کران و هەندێک شوێنیش ئەگەر نەیشارمەوە ڕەنگە تەنانەت لە ناو خۆپیشاندەرەوە ئەگەر خۆپیشاندەریش نەبوو بێتەقە بەرامبەر بارەگا و لاینی ئەمنی کرابێت ئەمە تەبعاً قۆناغێکی ئەم جارە قۆناغێکی جیاوازی بڕی خۆپیشاندان ئەگەر ئەم داواکاریانە وەڵام نەدرێنەوە قۆناغی داهاتووی ناڕەزایەتیەکان چۆن دەبێ ئەگەر بێت و حکوومەت بێ باکێ بە داواکاری هاوڵاتیان ئەگەر ئێمە بیهێنێنە پێشچاوی خۆمان لە 2014 خۆپیشاندان تەنها لە 3 سادق بوو بەڵام لە 2020 لە تەواوی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە بوو هەموو شار و شارۆچکەکانی گرتەوە ئەمە نیشانەوە ساڵ بە ساڵ خۆپیشاندانەکان زیاتر پەراسیانێت تووڕێی خەڵک زیاتر گەشە و نەشونماکە
دەسەڵات فەرامۆش کراوە دەسەڵات خەڵک هەست ناکات دەسەڵاتێک هەستەکە کۆمەڵێک دەزوگەندەڵ هەن کۆمەڵێک میلیشا هەن خەڵکە چۆسێنەوە و پارە پەیداکەن و خۆیان دەوڵەمانەکەن و خەڵک فەقیرەکەن بۆیە ساڵ بە ساڵ چاوەڕێی ئەوە زیاترەکەیە خۆپیشەندانەکان زیاتر پەرە بسێنێت تا ئەم دەسەڵاتە بە خۆیان نێتەوە لە خەوی غەفڵەت بە ئاگان نێتەوە ساڵ بە ساڵ دەسەڵاتی خۆپیشاندان گەرویان نەگرێت با نەچیت ئەو سەردەمی ئەبینی لە سەردەمی مەخۆلەکانە کاتێک خەلیفە بەخۆی دەزانێت تەتەر لە کوێوە دیان و لەناو کۆشکی پاشایە دەسەڵاتە دەستگیری ئەەکەن و لە سێداری ئێران ئەم دەسەڵاتانەی چوادەری خۆمان ئێمە نمونەمان هەیە یعنی دەسەڵاتەکانی پێشوو هەموو بە شۆڕش لەناوچوون هەل لە عێراق و لە ئێران و لە وڵاتانی عەرەبی و لە هەموو ناوچەکە بەڵام بەداخەوە پند لە مێژووە ناگرن و لە مێژوش ناترسن کە لە تۆمارێکی ڕۆشیان بۆ بکاتەوە کە ئێستا مێژوویەکی ڕۆشیان بۆ خۆیان تۆمار کردووە وای لە هاتووە ئەو کەسەی کە ئەندامی خۆیانە نەفرەتان لێکات خۆم خەڵکی کە دیانە سەر بارەگاکان دەسوودیانن تیادیانە هەر ئەندامی و حیزبەیە باوکو کە سوکاری لە هەمان حیزبە بۆ عنی ئەمە هۆکاری ئەوەیە خەڵک نەفرەتیان لێکان ئێمەش تەنها ئەومان پێ دەکرێت وەکو ئەوەی کە خەڵکی چالاگوان ڕۆژنامەنووس ڕۆشنبیرانی شارەکان تا دو ساعتەکانی ژیانمان بنەماڵی شێربڕای بەجێ ناهێڵین مەراسیمیان هەبێیان نەوێ ئێمە لەگەڵیان نین لە هەموو مەراسیمێکی هەموو ساڵێ لە بۆنەکانیان لەگەڵیان نین پشتگیری هەموو شەهیدان کە سوکاری شەهیدان نەکەین و هەرگیز بەجێیان ناهێڵین تا ئەو ساعتی ئێمە لە ژیان ئامابینەوە خەڵکی شارەکانمان ڕێزیان لەگرن لە ڕێز لە بنەماڵی شەهیدەکان نەگرن هەموو شەهیدانی هەموو کوردستان جێگەی تایبەتیان هەیە لە دڵی هەموو خەڵکە ڕێزیان لەدەگرین و دەسەڵاتیش بەردەوام ئەمان لە ناو خەڵک خۆشەویستە بن دەسەڵات ناشرینە بێ پندێکی جوان هەیە معاویە کوڕ ئەبوو سوفیان ئەڵێ لە نێوان دەسەڵات و میلەتە تاڵەمویەک هەیە ئەگەر میلەت لە تاڵەمووەکەی نەوی ئەبێت دەسەڵات شلیکە ئەوەی پەتەکە نەپسێ بەڵام ئەم دەسەڵاتی ئێمە خەوتووە ئاگای لە هیچ نییە کاتێکە زانێت تاڵەمووەکە ئەپسێ و بەن نەفرەتی مێژوو ئەەکە زۆر سپاس دەکەم ماوەسە سەر ئەگەر مایکەم بیتێ من دەمویست کۆتایی بە بەرنامەکە بێنم بەڵام کاک زایر باوکی شەهید سورکی و لێرێ کاک زایر دەمەوێت جەنابیشت قسەیەکمان بۆ بکەی لە ساڵیادی شەهید بڕیار و کە سوکاری حەڤەی شوبات هەر پەیامێک کتێبێر قسەیەک کتێبێ لە خزمەتانەی من سوپاسانەکەم سوپاسی کەناڵەکەتانەکەم خزمەتانی بەڕێزان ئێمە وەکو کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبات هەموو کاتێک خۆمان بەسەر بەرز ئەزانین کەوە ئەو خەڵکە جوانە ئەو خەڵکەی ئەم شارە خەڵکی شارەکانی کە ڕێز و حرمەتمان لێ ئەگرن بەڕاستی شەهیدکردنی شەهید بڕیار شەهیدکردنی شارێک بوو ئەتککردنی شارێک بوو چونکە کاتێکە شەهید بڕیار لە خۆپیشاندانەکانە داوای چاکسازی و داوای زانکۆ یامە هەدی ئەکێ کە لە شارەکەیانە دروستکرێت بەڵام ئەم دەسەڵاتە گەندەڵا بە پیشەک وەڵامی خەڵکی دایەوە هەموو کاتێ ئەم دەسەڵاتە ئەوەندەی کە بۆی کرابێت بەدەستی ئاغاکەی تریان کە خۆی بە گەورەیان ئەزانێن هەچیەک بکەن بکوژن ببڕن خەڵک نەسەرجادەیە بێتە سەرجادە ئەمان هەڵ ئەسن بە کوشتن و تەقەکردن لیان بەڵام لە هەمان کاتیشدا لەلایەک تیمارمانەکا و لەلایەکیش ئەمان کوژێت ئێمە بەڕاستی نابینە دەستەمۆی دەسەڵاتێکی گەندەڵ کە خۆی دەستەمۆی چەندەها وڵاتی ئیقلیمین زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خۆزم 100,000 درودیش بۆ گیانی پاکی هەر سێ شەهیدی نەمری سەی سادق زۆر سپاس ئازیزان و خۆشەویستان دیارە بڕگەی پەیامی ڕۆژی ئەمڕۆ بەم شێوازە بینیتان کۆتایی پێهاتە بەشداربوونی شەنیارخان خوشکی شەهید بڕیارەوە بە کاک بەرهەم برای شەهید بڕیار کاک سەلاح سالار ڕۆژنامەنووس و باوکی شەهید هەردی کاک فاروق و مەژدایکی شەهید هەردی وەروە کاک زاید باوکی شەهید سورکە و کە لەگەڵمان نابوون زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەری ئێمە بوون دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارم کاک دانیار زۆر سپاس بۆ هاوکارمان جەلال محەممەد بۆ پێشکەشکردنیم تەوەرێ بۆ هیوایی کە دەسەڵاتیش بە خۆداچوونیە بکات بۆی کە گەنجان لەم هەرێمی کوردستاندا نەبنە قوربانی وەها داواکارەکانیان جێبەجێ بێت و گەنجان بتوانن تاوای ئەو ئاوات و داواکاریانیان هەیە جێبەجێ بێت بەڵازان ڤیتێکمان هەیە کە ڕێکخراوی هاوار هەستاوە بە دابشکنی نەوت بەسەر کەم دەرامەت و هەژاران دەوەروها پێدانی 2 مانگ موچە بەسەر هەژاران و بێباوکاندا پێکەوبینەری و ڤیتێ دەبین
موچەی مانگی 11 و 12 ساڵی 2020 دابەشکرا بەڵام لەلایەن حکومەتەوە نا. نەوتی سپی بەسەر چین و توێژێکدا دابەشکرا ئەویش هەر لەلایەن حکومەتەوە نا. ئێرە ڕێکخراوی هاواری خێرخوازیە لانەی منداڵانی بێباوک و خانەوادەکەم دەرامەتەکان. لێرە موچە دوا ناکەوێت و هەموو مانگێک لە کاتی خۆیدا بە هاوکاری و دەستگیرۆی خێرخوازان موچە بە بێباوکان دەدرێت، چونکە دەستەکانی ئێرە دەستی ئەمین و ماف و قوتی هەژاران ناخۆن. ڕێکخراوی هاواری خێرخوازی موچەی مانگانە و نوتی سپی و جلوبەرگ و خواردنی دابەش کرد. ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی سوپاسی خۆی گەورە دەکەین تا ئێستا بەردەوام بووین لە پێدانی موچە کە ئەمڕۆ مانگی 11 و 12 موچەی مانگی 11 و 12 دابەشێکین ساڵی 2020 لەگەڵ موچەکەشا ئەو تا بە شەنەوت دابەست دەکەین و هەروە هەموو کاتێکیش لەگەڵ موچەیە ئەوەی توانامان هەبوو بێتوانی بێتمان وەکو خواردن و وەکو جلوبەرگ و وەکو شیرینی و وەکو پێداویستیەکانی قوتابخانە لە کاتی قوتابخانەیە ئەلحەمدولیلا دابەشمان کردووە. تا ئێستا ئەوەتی ڕێکخراوی هاواری خێرخوازی دروست بووە لە ساڵی 2013 کە ئیجازەی فەرمیمان وەرگرتووە هەموو دوو مانگجارێک ئێمە بەردەوام بووین لە پێدانی موچەیە و لەم هەموو قەیرانەیە ئەلحەمدولیلا تا ئێستا لە موچە دانە بڕاو و بەردەوام بووین لە موچە پێدانی موچە بۆ مناڵانی بێباوک و بێجگە لەوەش کە ئێمە زۆر جاری واشە بۆ غێری مناڵانی بێباوک بە ئیزافە لە شوێنەکانی کە هاوکاری پێشکەشمان کردو بە خەڵکی فەقیر و هەژار و هەروە بە ئاوارەکان دەستان پێیان بۆ یارمەتی ئەوانیشمان ناوە. ڕێکخراوی هاوار ئەمە ئیشە سەرەکیەکەی دابەشکردنی موچە و هاوکاری مناڵانی بێباوکە. ڕێکخراوەکە بارەگای سەرەکی لە سلێمانیە، بەڵام کەم شار و شارۆچکە هەیە دەستی هاوکاری ئەم ڕێکخراوەی پێ نەگەیشت بێت و ماڵی بێباوکانی ڕووناک نەکرد بێتەوە. نزیکەی 900 منداڵ لە موچە و پێداویستە خۆراکیەکان سوودمەند دەبن. ئەمڕۆ موچەی مانگ 11 و 12 دابەشەکرێت بە دوو مانگجارێک ئێمە 250 خێزانی بێباوکمان لایە بۆ هەر خێزانێک بڕی 100,000 تا 200,000 موچە وەرەگرن. لەگەڵ موچەکانیانە ئێمە جلوبەرگیانێنێ لەم فەسڵەیە جلوبەرگی زستانە دابەشەکەین زائیدەن ئەو دەبەنەوتانەی کە لە ڕێگەی خەڵکانی خێرخوازەوە کڕاون نزیکەی 20 بەرمیل نەوتە بۆیانەکەنێت دەبەوە و هەر خێزانە دوو دەبیان ئەدەینێ لەگەڵ شیرینی و بەشە خۆراکیشیان ئەدەینێ. بەپێی ئاماری ڕێکخراوەکە دۆخی ژیانی زۆربەی هاوڵاتیان لە خوارهێڵی هەژاریەوەدان. ئەگەر هاوکاری خێرخوازان نەبێت و پشتگیری ئەم ڕێکخراوانە نەبێت سەدان خێزان دەکەون و دۆخی ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. داوا لە سەرمایەدارەکانیش دەکەن هاوکاریان بکەن تا بتوانن چرای ڕووناکی ماڵی منداڵانی بێباوک بە ڕووناکی بمێنێتەوە. ڕامیار عوسمان، سلێمانی. بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایەکە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.